کەسانێکی بەهۆی لە خۆبایی بوونەوە، ئەم لە خۆبایی بوونە بەهۆی دەسەڵاتەوەیە، بەهۆی دەوڵەمەندیوەیە، بەهۆی هەر شتێکەوەیە تەماشا دەکەیت لە خۆی بایی بووە. کاتێککە لە خۆی بایی دەبێ، خۆی بە گەورە دەزانێ و خەڵکیش بە بچووک دەزانێ، ئامادە نییە هەموو شۆی بکات. معاشێکی باشی هەیە یاخود کەسابەتێکی باشی هەیە، وا دەزانێت تا سەر ئەیخوات. وای لێ هاتووە حساب بۆ خزمەکەی ناکە، حساب بۆ دراوسەکەی ناکە، حساب بۆ بەرامبەری ناکە، چونکە بە حسابی خۆی هەیەی و بەرامبەرەکەی نیەتی. دەسەڵاتی هەیە و بەرامبەرەکەی دەسەڵاتی نییە، بەڵام دەسەڵاتی خوای لەبیر چۆتەوە کە دەسەڵاتی خوای لەسەروی هەموو دەسەڵاتەکانەوەیە. خوای گەورە دەوڵەمەنە، سەخیە فڵان کەس کە تۆ حسابی بۆ ناکەی دەوڵەمەنی بکە و تۆ بکاتە خزمەتکاری، تۆ ئیفلاس پێبێنێ. بۆیە ئاگاداری خۆمان بین. ئینسان خۆی بە موهیم نەزانێ، چونکە دڵنیا بە کاتێک کە دەمریت ئەو خاڵەت لەبیر نەچێت دەوڵەمەن و دەسەڵاتدارەکان. کاتێک کە دەمرن سوێن بەخوا ئەوەی کە حسابت بۆ نەکردو ئەوانە ئەتشۆرن و کفنتەکەن و دفنتەکەن. بۆیە ئەوەنە لە خۆت بایی مەبە. ڕۆژێک دێت پێویست بە دوعای خێری ئەو کەسانە هەیە کە لە دنیادا حسابت بۆیان نەکرد، کە بە بچووکی خۆت زانین. دڵنیا بە هەر ئەوانت شۆرن، هەر ئەوان جەنازەکەت تەرمەکەت هەڵەگرن، هەر ئەوان ئەدبن بۆ قەبرسان، هەر ئەوان نوێژت لەسەر ئەکەن. ئەگینا دەوڵەمەنە گەورەکان و مەسوولە گەورەکان نایەن بۆ دیار جەنازەکەی تۆ، ئەگەر بێن بۆ تەعزیەکەت دێن کە هیچ سوودێکی بۆ تۆ نییە. بۆیە بێڕێزی بەرامبەر بە خەڵکی مەکە. خەڵکی چەندە ڕێزی لێگرن زیاتر ڕێزی لێ بگرە، بەڵام خۆشم مەکە بە قەترێ ئاو بۆ هەندێک کەس. ئینسان خۆی بچوو کاتەوە بەرامبەر بە کەسێکە شایستەی بێ، بەڵام کەسێکە شایستەی نەبوو ڕێزی لێ بگرە، بەڵام خۆت مەکە خزمەتکاری هەندێک کەس. بۆ یەکێتە لە هۆکارەکانەوەیە بەهۆی پلەپایە و دەوڵەمەنیەوە تەماشا دەکەی وەکو جاران خەڵکی کە فەقیر بوو هەموو یەک چین بوو، تەقریبەن لە ئاستی یەکا بوون. خەڵکی بەو شێوەی ئێستا نەبوو، ئێستا خەڵکی خراپ بووە، لوتی بەرز بوو بەهۆی دەسەڵاتەوە یا بەهۆی دەوڵەمەندیەوە. پەنا بەخوای گەورە، بەڵام ڕۆژێکیش دێ پێویستی بە دوعای ئەو خەڵکەیە کە حسابی بۆ ناکات.